لە پرۆژە یاسای کار دەکەین لە هەرێمی کوردستاندا ئەم پرۆژە یاسایە تا چەندە مافی کرێکاران و فەرمانبەرانی دەستەبەر کردووە و هۆشیاری کرێکاران و فەرمانبەران تایبەت بەم پرۆژە یاسایە لە چه ئاستێکدایە و باس لەوە دەکەین کە کرێکاران دەتوانن لە ڕێگەی هێڵی گەرمەوە سکاڵا لەسەر پێشێرکردنی مافەکانیان لە کاتی کارکردندا تۆمار بکەن و داواکاریەکانیان پێشکەش بکەن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز عارف حەیتۆ بەڕێوەبەری کار و دەستەبەری کۆمەڵایەتی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک عارف سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دەمێ بپرسم پرۆژە یاسای کار لە هەرێمی کوردستاندا تا چەند دەتوانراوە لە ڕێگەی ئەم پرۆژە یاساوە تەواوی مافەکانی کرێکاران و فەرمانبەران دەستەبەر بکرێت؟ بەڵێ بەپێی یاسای کار هەموو ئەو بابەتەی پەیوەست بە پەیوەندی نێوان کرێکار و خاوەنکار و ژینگەی کار و پرۆسەی کارکردن باس کراوە لەگەڵ هەندێک بابەتی ڕێکار ئەنضیباتی چۆنێتی کارکردن لە ناو ژینگەی کاردا. ئەو بابەتە هەموو لە یاسای کاری ژمارە هەفتەیەکی ساڵی 1970دا هاتووە. بەڵام چونکە یاسای هەفتەیەکی ساڵی 1970 یاسایەکی کەونە ئەو کاتە سیستەمی بەڕێوەبردننی وڵات سیستەمێکی سوشیالی بوو، سیستەمێکی مرکزی ئیشتراکی بوو. ئێستا بازاری کاری کوردستان ئازادە، بۆیە ئێمە ڕەشنووسێکی دیکەی یاسای کوردستانمان پێشکەش بە ئەنجومەنی وەزیران کردووە کە ڕۆیشتە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەم و دووەمی بوو کردووە و ماوەتەوە خوێندنەوەی سەیەم بوو بکرد و پەسەند بکرێتن. ئەو یاسا نوێیە داوان هەمان ماف و امتیازاتی کرێکاران تایەتی وەکو یاسای کۆن، بەڵام هەندێک بابەتی سەردەمیانە وەکو بابەتی جەندەر و وەکو بابەتی مافی مرۆڤ وەکو مافی ئافرەت و مافی نەوجوانان و کۆمەڵی بابەتێکی لەبەر چاوگیراوە. بەڵێ کاک عارف دیارە بەپێی ئەم یاسایە ڕەنگە بۆ هەر کرێکارێک لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە یاخود لە کارێکەوە بۆ کارێکی دیکە موچەکەی دەستنیشان کرابێت. لەم یاسایە کەمترین موچە پێویستە چەند دەبێت بۆ کرێکاران؟ دەستنیشانکردنی کەمترین موچە لە یاسا دەستنیشان ناکرێتن، بەڵام لە یاسا مادەیەک هەیە کە لەو مادەیە لجنەیەک پێک دەهێنرێتن هەردوو ساڵ جارێک یان ساڵانە جارێک کۆ دەبیتەوە. ئەو لجنە پێک هاتووە لە بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی لە نوێنەری سندیکای کرێکاران، نوێنەری خاوەنکاران، لەگەڵ دوو نوێنەری وەزارەتی پلاندانان، لەگەڵ دوو پسپوری شارەزا لە بواری بازاڕی کار و لە بواری ئابووری وڵات. ئەوانە ساڵانە یان دوو ساڵ جارێکدا دەنیشن و دیراسەی بازاری کار دەکەن و دواتر دەستنیشانکردنی کەمترین موچەی کرێکاری ناکارامە دەکەن. بۆچی دەڵێن کەمترین موچەی کرێکاری ناکارامە؟ چونکە کرێکاری کارامە ئەوە موچەکەی بێحەدە، بەپێی ساڵانی خزمەتی، بەپێی کارامایەکەی، بەپێی شارەزایەکەی ئەو موچەکە بۆ دەدانێتن. بەڵام نابێتن هیچ کرێکارێک ئەگەر هیچیش نەزانێتن، هیچ کارامایەکیش نەبێتن، نابێت لە 350,000 دینار کەمتر بێتن. ئەوە لە ساڵی 2020 کۆتایی 2021 ئەو بڕە دەستنیشان کراوە و لە مانگی دوی ساڵی 2022ەوە چوتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ کاک عارف دیارە ڕەنگە هەندێک کارمەند یاخود کرێکار کە لە دامەزراوەیەکدا ئیش دەکەن یاخود هەندێک کرێکار کە لە سندیکای کرێکاران ناویان تۆمار کراوە بتوانن سکاڵایان هەبێت تایبەت بۆ پێشێرکاریانەی کە لە شوێنی کارەکەیاندا پێیان دەکرێت. بەڵام هەندێک کرێکاری دیکە هەیە کە سربەخۆ کار دەکات لە یاسای کاردا کە خوێندنەوەی بۆ دەکرێت و ئەگەر بێت و جێبەجێ بکرات تایبەت بەم کرێکارانە هیچ خاڵێک هەیە؟ بەڵێ ئاخر کرێکار ئەو کرێکارەی کە کرێکاریە فەرمیە ئیش دەکاتن خاوەنکارێکی هەیە و گرێبەستێکی هەیە و دەستەبەر کراوە ئەوە کرێکارە هیچ کێشەی نییە. هەر کاتێ ئەگەر پێشێرکاریەک لەسەر مافی ئەو کرێکارە دروست کرا ئەو کاتە کرێکارەکە دەتوانێتن سکاڵای خۆی لە لای بەڕێوەتیەکانی کار تۆمار بکاتن. ئەگەر ئەو شوێنەی کرێکارەکە لێی بوو بەڕێوەتی کاری لێ نەبوو دەتوانێت بەڕێگەی هێڵی گەرمی 5500 سکاڵەکەی خۆی تۆمار بکاتن و دادگاکانی کاریش وەکو بڵێن پێدا چۆنەوە و لێپێچنەوە لەو کەیسانە دەکەن. بابەتێکی دیکە هەیە بە پێڵێن کاری نارێکخراو یعنی العمل غیر المنظم. عملی منظم هەیە و عملی غیر ئەوە پێڵێن کاری ڕێکخراو ئەوەی وتم
کاری نارێک خراو ئەوەیە کابراایك لە سەر بەخۆ ئیش دەکاتن کابراایك ڕۆژێک ئیش دەکاتن 15 ڕۆژ ئیش ناکاتن کابراایك لەسەر جادە بە ڕۆژانە ئیش دەکاتن ئەوانە هەمووی لە یاسای کەونەکەدا نەبوو لە یاسا نوێیەکەدا جێگایان کردوتەوە و هەر کاتێ چوتە بواری جێبەجێکردنەوە ڕێنمایی تایبەت بۆ جێبەجێکردنی ئەو بەندانە بۆیان دەردەخەن. بەڵێ ڕێنماییەکان چی ئەبن تایبەت بۆ کرێکارانە کاکعارف؟ کرێکارانی ناڕێکخراو ڕێکخراو یان ناڕێکخراو ئەو کاتەکە بە حتا بە یاساکە پەسەند نەکرێتن با بزانین پەرلەمان چ مادەیەک دەگۆڕێتن ئیزافە دەکراتن کەم دەکرێتەوە اینجا بە گوێرەی ئەو یاسایی کە پەسەند دەکرێت لە پەرلەمانی کوردستان ڕێنماکان هەموو کاتێک کە ڕێنماکان دەردەخەن ڕێنماکان تەنها بۆ ئەوەیە بۆ ئاسانکردنی جێبەجێکردنی بەندەکانی یاسایە. دوای یاسا ئێمە سێ شتی دیکەمان هەیە سیستەممان هەیە ڕێنماییمان هەیە ڕێکارمان هەیە سیستەمێکی هەر لە ئەنجومەنی وەزیران دەردەچێتن تەمان سیستەم کەمێک لە یاسا کەمترە دوای لە وەزارەت لەسەر ئاسی وەزارت ڕێنمایی دەردەچن و لەسەر ئاسی بەڕێوەتەکان ڕێکار دەردەچن ئەوە هەرسێکیانیش بۆ ئاسانکردن و خێراکردنی جێبەجێکردنی بەندەکان یاساکەیە. بەڵێ کاکعارف دیارە لەگەڵ ئەوەی کە یاسای کار هەیە ئەگەر باس لە کۆنەکەش بکەین ڕەنگە هەندێک کێشە و گیر و گرفتی کرێکاران چارەسەر بکات ئەگەر داوایان هەبێت. لێرە دەپرسم هۆشیاری کرێکاران و فەرمانبەران تایبەت بە یاسای کار لە چه ئاستێکدایە گەیشتوتە ئەو ئاستی ئەگەر کرێکارێک فەرمانبەرێک کێشەیەکی هەبێت لە ڕێگەی یاسای کارەوە بتوانێت داوا بکات یاخود هێشتش هۆشیاری تایبەت بە یاسای کار لە نێوان کرێکاران و فەرمانبەرانە لە ئاستێکی کەمدایە؟ بەڕاستی ئەوە کێشەی هەرە سەرەکی وەزارەتی کاروبار و کۆمەڵایەتیە بابەتی وشیاری کۆمەلگایی یان وشیاری یاسایی لە ناو توێژی کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت نەک تەنها کرێکاران ئەو وشاریان نیە زۆربەی زۆری جاران خاوەنکارانیش ئەو وشاریان نییە کە هەندێک جار کە دنە لای ئێمە مناقەشەی کەیسەکان دەکەن بە تایبەتی لە بواری دەستەبەریە زۆربەی ئەوەنە دەڵێن ئاگاداری ئەو بابەتانە نین نازانین فئێمە هەوڵمان داوە دەوان 4-5 ئێستا ئەو مدرن نەمەوە بەوەکو بڵێن بە سمینار و کور و سەردانی نەکان بکەین ئێستا سوشەل میدیا زۆر ئەکتیڤە ئێستا تەلەڤیزیۆنەکان زۆر ئەکتیڤن ئێمە هەوڵماندا 4-5 تراکی ڤیدیۆیمان دروست کرد وتمان بۆ ئەوەی خەڵک ئاگادار بێتن بەڕاستی تەلەڤیزیۆنەکان هاوکار نەبوون لەگەڵ ئێمە ئێمە لە ڕێگەی سوشال مێدیا و ئەکاونتەکان و ئینستاگرام بڵاو دەکەینەوە بەڵام ئەوە کافی نییە یعنی پێویستە هەماهەنگی سندیکای کرێکاران لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵات لەگەڵ وەزارەتی دارایی کە بودجەی بۆ دابین بکرێتن ئێمە هەڵمەتێکی وشارکردنەوەی زۆر بەرفراوان بکەین و هەڵمەتەکە بوو جارێک نەبێتن بۆ زۆر جار بێتن چونکە ئەوەی ئێمە تێبینیمان کردووە هوشاری یاسایی هوشاری کۆمەلگای زۆر کەمە. بەڵێ کاکعارف کاتە هەماهەنگی یاخود پلان هەیە بۆ هەماهەنگی لە نێوان کاروباری کۆمەڵایەتی و سندیکای کرێکاران و لایەنە پەیوەندیدارەکان بۆ ڕێگەیاندنی هۆشیارێکی هاوشێوە تاکو و کرێکاران بە مافەکانی خۆیان ئاشنا بن ئەو کارە لە پلاندایە؟ بێژگە لە پلان ئەوە چەندین ساڵە ئەو هەماهەنگیە ئێمە لە ڕووی نەزەریەوە زۆر هەماهەنگین زۆر لەگەڵ یەکتر پێکەوە ئیش دەکەین و ئەوان تەواوکەری ئێمەنە و ئێمەش هاوکاری سندیکەکانی کرێکارانین بەڵام بابەتێکی دیکە هەیە ئەبێ دەستگای ئەلامیەکان هەماهنگ بن لەگەڵ ئێمە کە ئەوە کوسپێکی زۆر گەورە هەماهەنگی ناکەن و بابەتی دووەم ئەبێ وەزارەتی دارایی بودجە دابین بکاتن بۆ ئەو بابەتە کەچی زۆر بە دەگمەن ئەن زۆر بە زەحمەت دابین دەکرێتن. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ عارف حەیتۆ بەڕێوەبەری کار و دەستەبەری کۆمەڵایەتی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.